بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی هونەری شان و کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانی شانۆیی سڕینەوە نمایش دەکات. ئەم شانۆیە لە نووسینی عەمار سەیفە و لەلایەن هونەرمەند شەماڵ فەهمی ئامادەکراوە و کاری دەرێنانیشی بۆ کراوە. ئەم شانۆیە ئەمڕۆ ڕۆژانی تر سەعات 6 ئێوارە لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکانی سلێمانی نمایش دەکرێت. بوەستم لێ ناگەڕێم بوونم لەناو لە بوونەتان سەر لەوەی چیتر نووسی؟ بێزار نەبووی لە نووسین؟ وا دیارە تۆ تا ئێستا کۆتاییەکەی و نەزانی. بۆ قسەکردن لەسەر ئەم بەرهەمە شانۆیە نوێ لە ستودیۆ میوانداری هونەرمەند سالار ماهیرمان کردووە. کاک سالار بەخێر بێت. زۆر سپاس بۆیەوە. سپاس بۆم دەرفەتە. کاک سالار ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشە، بەڵام لەگەڵەوەشە داواکەی ئێمە ڕەت نەکردەوە و لەگەڵمانەی لە ستودیۆ. سپاس دەکەم. تاوان کورسات کەناڵی خۆمانە و کەناڵێکی خۆشەویستە. سپاس دەکەم. بەڵێ ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشی شانۆیی سڕینەوەیە لە نووسینی عەمار سەیف و دەرێنانی شەماڵ فەهمی. کاری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەرە بەشی هونەری شانۆ بە هاوکاری و لەگەڵ کۆمەڵی هونەرە جوانەکان مەڵبەندی گشتی سلێمانی. بەڵێ بەڵێ. کاک سالار وەک باسمان کرد ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشە. ئەکتەر یاخود بڵێن بە دیاریکراوی خۆت چه هەستێک تەیە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشە؟ وڵی تاوان ئەکتەر یەکەم ڕۆژی نمایش تۆزی قەلەقی پێوە دیارە، بەس ئەوەیە کە ڕۆژانی پرۆڤە چەند مانگێت تۆ پرۆڤە ئاکەی تاوان زاڵەبی بەسەر ئەوەیە بەزەر خۆی هەستێکی تایە لە یەکەم ڕۆژەکە ئەو بینەرە جوانێنە هۆڵەکەەوە جیاوازە لەگەڵ ڕۆژانی دوایترە. بەڵێ خۆی لە هەموو کارێکی شانۆیە یەکەم ڕۆژ بە حکمی ئەوەی بینەرێکی زۆر یاخود بینەرێکی تایبەتێت بەڵێ فشارێکی دەرونی لەسەر ئەکتەر هەیە بە جۆرێک لە جۆرەکان. بەڵێ ئەویش تاعی ئەوەی کە تەجروبەیەکی هەبێت ئەزمموی زیاتر بێت جیاوازە. ئەزمموی زیاتر بێت جیاوازە بەپێی ئەوەیە. بەڵێ کاک سالار تۆ بەشداری چەندین شانۆی کردو، ئەزممونێکی زۆرت هەیە لە بواری شانۆیە هەر لە پەیمانگای هونەرە جوانەکان دوای پەیمانگای هونەرە جوانەکان. پرسیارەکەم ئەوەیە ئەم کارکتەرت جیاواز لە ئیشەکانی ڕابردوو چیە؟ بەڕاستی جیاوازێکی زۆر دێمە ناکەینە وردەکاری. بەڵێ جیاوازی هەیە، منیش بە خۆشحاڵیەوە کە ئەم کارکتەرم حەز کرد ئاکتی تیا بکەم. جیاوازەکەی بوو کە وای لە من کرد ئەو دەورە ببینم. بەڕاستی جیاوازەکەی ئەوێ ئەم کارەی ئێمە زیاتر لە خەیاڵ و فەنتازیایە، یعنی زاڵە بەسەر واقعە هەردووشی تێکەڵە، بەڵام خەیاڵ و فەنتازیای کارەکە زۆر زاڵترە بەسەر واقعی ئیشەکە. جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ئیشەکانی پێشووترم. بەڵێ کاک سالار ئەوەندەی بمزان دقەکە عێراقیە. بەڵێ کەواتە بە جۆرێک لە جۆرەکان نزیکە لە واقعی خۆمانەوە. جیاوازی لەگەڵ دقی بیانی بۆ نمونە چی؟ ئێستا زۆر دقی بیانی هەیە لە چەندی ساڵ پێش دیسان نووسراوە، مەسەن دقێکی شکسپیریاچی خەف سیرەکەی ئیشەکەکی بۆم کاتە گونجاوە هەڵی بۆ ئیستاکراوە. ئەم دقش کە دەرهێنەر هەڵی بژار لەم کاتەیە یعنی گونجاوە بۆ وەخت و ساتی خۆیەتی کە ئێستا پیشان بدرێت. بەڵێ کاک سالار ئەوەندەی من بزانم 3 ڕۆژ نمایش ئەکرێت بۆ بە دیاریکراوی 3 ڕۆژ بۆ 5 ڕۆژ نییە یاخود 6 ڕۆژ نییە بۆ 3 ڕۆژ بە دیاریکراوی؟ وڵات ئێمە 3 ڕۆژماندانە 1 و 2 3 8 کە ئێمڕۆ و بەیانی و ڕۆژی شەمە کۆتاییە. لەبەرەوەی هەستەکەی ئێستا بەداخەوە ینی بینەری شانۆ کەم بۆتەوە بۆی سۆشیال میدیا و بۆی بەعزێر ینی فراوانی بوارەکە. لەبەر ئەوە ئێمە دوای ئەمەش هەر لە سلێمانی نمایشی ناکەین، خۆمان ئامادەکەین بۆ دەرەوەی سلێمانی یا دەرەوەی وڵات. پێمان خۆشە کە ئەم ئیشە بەرین بۆ شوێنانی کە خۆمان مەبەستمانە. بەڵێ کاتە مەبەستانە لە دیدارێکی شانۆی یاخود لە فێستیڤالێکا بەشداری پێ بکەن، چ لە عێراق بێت یاخود وڵاتانی عەرەبی بێت؟ بەڵێ بەتاکید کارمان بۆ کردو ئینشاڵڵا بگونجێت، بوار بڕەخسێت و زروف بیاڵێت. پێمان خۆشە ئەوەمان ئەنجامی بین لە دەرەوەی وڵات و لە شارەکانی دەرەوەی سلێمانیش. بەڵێ میش مەبەستم ئەو ینی بەنیازم بۆ نمونە بیبەنە دۆگ یان لە سلێمانی بیبەنە هەولێر بۆ نمونە یاخود شارۆچکەکانی تر. بەتاکید ئیسا فستیڤاڵێکی کەرکووک لە مانگی نوێە ئەکرێت، زۆر ینی جاییزە کە بیبینە ئەوێ فستیڤاڵێکی مانگیدا لە عێراق بەشداریەکەین
بەتەمەین ئەم شوێنانە بچین بە سلێمانی سێ هەڵە ڕۆژماندا نەبوون پاریش بەرهەمتان هەبوو لە بەغا بڵێ پاربەران هەبوو لە بەغا لە فستیڤاڵی نێودوڵەتی و سێ خەڵاتیشمان بەدەستێنا خۆشبەختانە لە ئیشی شالی و جادوگەرانی ماکبێز لە دەرێنانی کامەران ڕۆ بوو. بەڵێ کاک سالار من دوا پرسیارت لێ یەکەم هەرچەندە جەنابتان وەکو ئەکتەر بەڵام بەردەوام دەرهێنەری ئێمە کێشەی لەگەڵ هۆڵا هەیە بەتاشید نەک دەرهێنەرە ئەکتەرەکانیش کێشەمان ئەمە کێشەیەکە بۆتە ینی بەردەوام ئێمە خۆشببختانە لەم کارەیە کە لە کۆمەڵی نەرە جۆگان کردمان کە خۆیان هۆڵێکی تایبەتیان هەیە هەریە من نەکەوتینە ئەوە بەڵام بەداخەوە لە چەندین ئیشی پێشووترا ئێمە تووشی و زروفە بووین کە هۆڵمان دەست نەگوتەیە هۆڵیان بۆ دابین کردوین کەمی هۆڵ بەڕاستی ینی شانۆکارانی سلێمانی بە تایبەتی چکە خۆ دەزانی سلێمانی شارێکی ئەکتیڤە لە شانەیە هەریسەبەت ئەم ماوەیە جموجۆڵی شانی زۆرە بەڵێ سامن کە خسە لەگەڵ تویاگەم سێ شانۆیی لە سلێمانیا نمایش دەکرێت هۆڵەکان دایم مەشاکیلی تایە ئێمە ڕۆژکەیەکی مانگە هونەرمەندی کۆچکرد و بەرزانی قالی خەڵوس کە چلەی ئەکەوێتە ئێمڕۆ ئێمە حەزمان کرد کە ئیمڕۆ شانۆیەکەمان پێشکەش بە ڕۆحی ئەو هونەرمەندە جوانە بکەین کە تەسادفی کردوتە یەکی هەشتەوە هونەرمەند سالار ماهیر سوپاس کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان سپاس بوونەکە میشە زۆر سپاس.